ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەورێم جاری بەنامەکەمان تایبەتە بە ژنان وەک قوربانێکی بەردەوامی میدیا و سۆشیال میدیا. هەمیشە دەوترێت تەکنەلۆژیا بەکارهێنانی تەکنەلۆژیا بۆ ئەوەیە کە ئامانجێکی لە پشتەوەیە بۆی کە زۆرترین زانیاری لێوەربگیرێت و بەردەوام کار لەسەرەوە دەکرێت پێشکەوتنی تەکنەلۆژیا چۆن زیان بە خودی کەسەکان و دوجار بە کۆمەلگاژ نەگەیەنێ. بەڵام ئەوەی دەبینین بە تایبەت لە بەکارهێنانی تەکنەلۆژیا و بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەشێک لە میدیاکانیش ئەوەی کە زۆر بەخراپی کاری لەسەر دەکرێت لەسەر ڕەگەزی مینەیە. ئەو هەڕەشانەی کە لە ڕێگەی پیج و ئەکاونتە فەیکەکانەوە بەرامبەر با کچان و ژنان دەکرێت با بڵاوکردنەوەی وێنە و ڤیدۆکانیان یاخود ئەو باندانەی کە لە ئێستادا لە ڕێی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە دروست دەکرێن و کچان و بەشێک لە کچان و ژنان بەلاڕێدا دەبن و بۆ کاری خراپ بەکاریان دەهێنن. ئەمانە چۆن دەبێت کۆنتترۆل بکرێت؟ ئایا داواکاری گشتی حکوومەت یاخود دادگاکان چۆن کار لەسەر ئەمانە دەکەن؟ ئێمە چۆن بتوانین ئەو ژنانە یاخود ئەو کچانە بپارێزین کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕوبەڕووی هەڕەشە دەبنەوە؟ بەشێک لە میدیاکان کار لەسەرەوە دەکەن کە بە چاوپێکەوتن لەگەڵ هەندێک لە کچان و لە ژنان بە ناوی مۆدیل و بە زۆر ناوی ترەوەکە ئەم کەسانە دەهێنە سەر شاشەوە لە ڕێگەی پرسیارکردنی هەندێک جار زۆر بێماناوە ئەم کچانە لەکەدار دەکەن یاخود ئەم ژنانە لەکەدار دەکەن. ڕاگەیاندن تا چەند پێویستە کار لەسەر ئیتیکی کاری ڕۆژنامەوانی بکاوە، تا چەند پێویستە ئەو کەسانەی دەبنە ڕۆژنامە نووس و لە ڕاگەیاندنەکاندا کار دەکەن بە شێوەیەکی یاسایی ئەو بەرنامانی کە هەیە یاخود ئەو پرسیارانی کە ئامادەی دەکەن بۆ میوانەکانیان بە شێوەیەک بێکە دوجار میوانەکە و نازنا و خودی میوانەکە لەکەدار نەدا. هەموو ئەمانە لەم بەرنامەیەدا باسی لێوە دەکەین. سەرەتا راپۆرتێکمان ئامادەی راپۆرتەکە بینین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین. فەرموو. دیاردەی لە شرۆشی لارێمی کوردستان ڕووی لە زیادبوون کردووە و لە چەند ڕۆژی ڕابردووش لە شاری ئەولێر باندێکی لە شرۆشی و بازرگانیکردن بە ژنان و کچان دەستگیر کران. پارێزەرێک دەڵێت مامەڵەکردن لەگەڵ دۆسیەکانی بازرگانیکردن بە مرۆڤ و هاندان و پاڵپشتیکردنی ژنان و کچان بۆ کاری لە شرۆشی و بازرگانیکردن بە جەستەی خۆیان بە یاسا سزا دەدرێن و ڕێکارە یاساییەکان بەرامبەریان دەگیرێتە بەر. لە هەرێمی کوردستانیش بەپێی یاسای سزاکانی عێراقی کار لەسەر ئەم بابەتە دەکرێتن فریودانی کەسە. ئەمە بەڕاستی لە ڕووی یاساوە قەدەغە کراوە و خۆتان زان لە ڕووی عرفیشەوە قەدەغە کراوە، بەڵام ئێستا لێرە و لەوێ ئەو کارە زیادی کردووە بەربڵاو بووە ئەوەیە کە پێویست بۆ دەکا یاسا جیهاتی معنی بۆ بابەتە سوڵتەی قەزایی و سوڵتەی تەنفیزی کە پۆلیس و ئاساییشن زۆر جدیتر دەبێت کار لەسەرەوە بابەتانە بکەن کە ئێستاش بەشێک لەو بابەتانە لە ڕێی سۆشیال میدیا و کۆمەڵی ئامرازی تری کە هاوتەری بن لەگەڵ سۆشیال میدیا سناپ و ئینستاگرامە و فەیسبووکە و ئەوانە کار بۆ دەکرێت کە بەڕاستیش ئێستا فۆکسەکە لەسەرەوەیە کە ئافرەت و کچ فری بدرێن. تۆڕە کۆمەڵایەتیەکان بازاڕێکی گەرمی بۆ باندە لە فرۆشیەکان و بازرگانیکردن پێیانەوە ڕەخساندووە. بەشێک لە قوربانیانی ئەو باندانش لە ژێر فشار و هەڕەشە و بڵاوکردنەوەی وێنە و ڤیدیۆی ڕووتی ژنان و کچان مەترسی دروستکردن لەسەر ژیانیان وا دەکات بۆ ئەم کارە پەلچێش بکرێن. ئێمە یاسایەکمان هەیە کە یاسای خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیە هەر تاوانێک لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان یان لە ڕێی ئامێر پەیوەندیەکان ئەنجام بدرێت بەو یاسایە ڕاستەوخۆ مامەڵی لەگە دەکرێت و ئێمە دۆسی هاوشێوەمان هەیە و توانراوە ئەو باندانە بەشێکیان دەستگیر بکرێن، هەروە توانراوە تۆمەتبار بە شێوەی خۆمان دەستگیری بکەین دوایەوەی کە بڕیاری دادوەری لێ کۆڵینەوەی لەسەر وەرگیرا و ئاراستەی دادگای تایبەتمەند کرایە. باندەکانی لە شرۆشی سنوورەکانی هەرێمی کوردستانیان بەزاندووە و بەشێک لەو باندانەش دەستگیر دەکرێن لەلایەن پۆلیسەوە لە دەرەوەی هەرێم ژنان و کچان دەهێنن بۆ هەرێم. لە دوای گەڕان و دەستگیرکردنیان لەلایەن پۆلیسەوە دۆسیەکەیان ڕەوانەی دادگا دەکرێت. قارەمەنجەوەر، کورسات نیوز، تایبەت بە بەرنامەی فایل و دیاردا.
دووبارە سڵاوتان لەبێت ئازیزان لەگەڵتان بەردەوام بین بە میوانداری هەریەکلا بەڕێزان شیلان حەمەنووری توێژەری کۆمەڵایەتی و چالاک لە بواری مافەکانی ژنان، گوڵان بەختیار عەلی پارێزەر لە ڕێکخراوی ژنان، ڕائیدی مافپەروەر لانە لوقمان شێخ مەمۆندی بەرپرسی نووسینگەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان و خێزان لە قەزای خەبات کە لە هەولێرەوە جەنابیشان لەگەڵمان ئامادەیان هەیە بەخێر بێن و ئێوەی بەڕێزیش دەتوانن لە پیجی کورسان نیوز کۆمنت بنووسن بە شێوەی لایف ئێمە کۆمنتەکانتان هەر پرسیارێکتان هەبێت دەخوێنینەوە و ئاراستەی میوانەکانی دەکەین. دووبارە بەخێر بێن. شیلان خان با سەرەتا بێمە لای جەنابت ئەم بێسەر و بەریەی میدیا و سوشیال میدیا یعنی لەکۆ سەرچاوی گرتوانی من وەک ئاماژەشم پێکرد لە سەرەتاوە ئێمە هەمیشە کاتێکە باز لە تەکنەلۆژیاوە تۆڕی کۆمەڵایەتی و بەڕاستی کە میدیاش دەکەین یعنی دەبێت ئامانجێک هەبێت هەم لە خودی میدیا خۆی دەبێت کاتێک کار دەکات ئامانجێکی هەبێت و سوشیال میدیا کاتێک تۆ پیجێکت هەیە دەبێت بزانیت کە ئامانج لە کارکردنی تۆ چییە یعنی دەکرێت ئامانج ئەوە بێت کە تۆ ڕەگەزی مێینا وە کچ و ژن بەو شێوەیە لە کەدار بکەیت. بەڵێ بێگومان من پێم وانییە بەو شێوەیە بەبێ ئامانج بێ ئەم کارانە کە ئەکرێ بە ئەگەر ئێمە چاوێ بخشێنین بە تەلەڤیزیۆنەکانمانە بە تایبەتی کەناڵە ناوخۆییەکانمان ئەو کەناڵە ناوخۆیانی کە هەیە خۆشبەختانە من زۆر بینەری تەلەڤیزیۆن نیم بە دەگمەن مەگەر لە میوانی بم یان لە شوێنێک بم بەرچاوم پێ بەڵام بەداخەوە لە ناو سوشیال میدیایە کە لەوێ و هەواڵ وەرەگریت و سێرچ ئەەکەی بەردەوام ئەو بابەتانەیەتەوە بەرچاوە گەرچی من خۆش میلێ لا ئەم مناڵەکان میلی ئەپارێزم بەڕاستی ڤایرۆسێکی زۆر خەتەرناکە ئەو کەناڵانی کە ئەمڕۆ لە کوردستاندا پەخشەکرێ من بەداخەوە کە ئەم قسەیە ئەەکەم لەبەرەوەی کە چەند ساڵێکە بە تایبەت فۆکەسیان لەسەر هەڵوەشانەوەی خێزان لەسەر بەلاڕێدابردننی کۆمەلگا لەسەر لادانی ژنان لەسەر بەکاڵاکردنی جەستەی ژن لەسەر بەناوی مۆدێل و هوەر و کۆمەڵێشتەوە کە بە هیچ شێوەیەک هەر شتێک بێ ئەڕواتەوە ناو چوارچێوەی گۆشت فرۆشتنەوە لەش فرۆشتنەوە بە بازار گەرمیکردن بۆ ئەم دیاردانە باشە شیلان مەسائلی ئەگەر باس لە مۆدلات بکەین و مۆدل بکەین خۆ ئەمە بابەتێکە لە هەموو وڵاتاندا ڕەنگە هەبێ یعنی هۆکارەکەی ئەوەیە کە بەنیسبەت وڵاتی ئێمە ئەم شتە تازەیە یاخود بە هەموو تێگەشتین خێر ئێمە هاتوین ئەم نموزەجانەمان هێناوە جا منەمە بێ لێ قسەکانم تەواو بکەم ئەم تەلەڤیزیۆنانە ئامانجێکیان هەیە بە چەندەها جار من و هاوڕێکانم و سەدەهای تر و تومانە ئەم تەلەڤیزیۆنانە بەرنامەی خەتەرە کۆمەڵێ فلیم و حەلقاتی خەتەردا ئەبەزێنن حەڵقەمان هەیە 4 ساڵ 5 ساڵە بەردەوامە بەبێ ئەوەی ئامانجێکی کۆمەڵایەتی ئاڕاستەکراوی هەبێ بۆ کۆمەلگا تەنها لادان و ئینحراف زیادکردن و مێشکی گەنجان بەلا ڕێدا بەرێ ئایا ئەم تەلەڤیزیۆنەکە یەکێک و دوان و سیان و چوار نین هەر لە ئەو کاتانی کە من لە میوانی من لە سعات حوتی ئێوارە تا گاتە 11 شەو یەک لەسەر یەکەم موسەلسەلاتدا ئەبەزێنێ موسەلسەلاتی بێ ئامانجن من ڕۆژێ گەڕام بە دوای کۆمەڵێ موسەلسەلەیە بزانم ئایا سێرچێ بکەم ئایا فعلەن لە ئەزمەی موسەلسەلاتە ئێمە ئەم بێماناییە لە فلیم ئەخینە ناو ماڵەکانەوە بەڵام بینم کۆمەڵێ موسەلسەلی زۆر باش هەیە زۆر نزیکن لە واقعی ئێمە کەواتە بۆ بەتەنیا ئەم کۆمەڵانە بە تایبەت تورکیەکان کە هێنرێ کە من لەگەڵ تورکەکان خۆشیانە کۆنتاکتم هەبوو ئەڵێ ئەم نموزەجە لە کەلتور نامۆیە بە کۆمەلگای کەلتوری خۆشمان نامۆیە بە کەلتوری تورکیش ئەمە ئامانجێکی سیاسی دووەلی ناوخۆیی لە پشتەوەیە بۆ هەڵوەشانەوەی خێزان بۆ هەرسپیهێنانی کۆمەڵایەتی خێزان بۆ بەلاڕێدابردنی گەنجەکانمان ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە پیشاندانی وێنای ئەو ژنانە کە کوتلەیەک لە سێکسە بە سێکسکردنی جەستەی ژنە کە بە کاڵاکردنی جەستەی ژنە جەستەی ژن وەکو پارچە گۆشتێکە خاتە بەرچاوی بینەر بۆ کڕین و فرۆشتن وەرە چەنەها بەرنامە هەیە لەنا ئەو تەلەڤیزیۆنانە کە بەم شێوەیە کار لەسەرش دەکا کە هونەرمەند نین بەداخەوە ناوی هونەرمەندیشان لێ ئەنرێ کە ناوی مۆدیلیان لێ ئەندرێ مۆدیل نین نەخێر مۆدیل ڕاستە لە هەموو وڵاتێکدا هەیە و ئێمەش قبوڵمانە بەڵام مۆدکاری مۆدیلکردن ئەمانە نین کە کۆمەڵێک ئەیکا من ناتوانم بڵێم هەمویان بەڵام کۆمەڵێک کەسن ژێر ئەو ناوانەدا خۆیان شاردۆتەوە ئەمە ئەگەر تۆ بگەڕیتەوە بۆ تیورە کۆمەڵایەتیەکان بێگومانە مە تەداخولەکە لەگەڵ کۆمەڵێ تیوری اقتصادی تر ئێمە بازارێک بازارگەرمی ئەکرێ
عرض و طلبە ئەم بازاڕی کە هەیە لەسەر عرض و طلبە کۆمەلگای کەلتوری ئێمە نەکە ئێمە شەرق بە تایبەتی کۆمەلگایەکی متحەفزین کە کۆمەڵێک سنوورمان هەیە بۆ ئازادیەکان و عیلاقاتەکان محدودە و عیلاقێکی ئیجتیماعی بتە و خێزان و کۆمەلگا بەستێتەوە بەیەکەوە ئەمە وای کردووە کە ژنان کەتومتر بن و لە تەواوی جیهانیشدا لە ڕووی بایۆلۆجی و جەستەی ژن کەمتر ئیثارە ئەبێ بەرامبەر بە ڕەگەزی بەرامبەر کەمتر بە کوردیەکەی لە ڕووی سێکسێ و کەمتر ئەو ڕۆژە یاخود زیاتر ئەتوانێت کۆنتترۆلی جەستەی خۆی بکە بەڵام پیاوان بە حکمی ئەو پەروەردە کەلتوریە سەقەتەی کە هەیە هەمیشە فێری ئەوە بوون کە سنوورەکان ببەزێنن ئاساییە لە بەرەوەی نێرینن و پیاوان لە چوارچێوەی دڕندەیەکە وێنا ئەکرێ یاخود پەروەردە ئەکرێ کە ئاسایی ئەم کارانە ئەنجام بە و بە پێچەوانە شۆمی ئەمە وای کردووە کە ئەم بازاڕە عرضێکی زۆر هەبێ لەسەر لەش عفو تەڵەبێکی زۆر هەبێ بەڵام عرضێکی کەم هەیە کۆمەڵێک کەس ئەم کارانە ئەکەن هەنێ جار زۆربەی جاریش نەک هەنێک جار ئەبینین ئەوانەی کە کاری لەش فرۆشیەکەن لەم لە چەندین ساڵی ڕابردووشتا ئەو باندانی کە گیراون زۆرینەیان لە دەرەوەی سنووری هەرێمی شەو هێنراون تاوای کردو ناوخۆی سنووری زۆر باشە شیلا دواتر باس لە باندەکانەکەین بەڵام جەنابەت ئاماژەت بە شتێک کردوتە من زۆر کەم سەیری تەلەڤیزۆن ئەەکەم بەڵام ڕەنگە تۆ ئەم شتە لە کەناڵەکانی شۆنەی بینی ئەگەر سەیری تەلەڤیزۆنیش نەکەی دوجار کە موبایلەکەت گرت بەدەستەوە و سێرچێکت کرد بە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەمووی بە پارچەی ڤیدیۆی لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەبینی کاتە دوجار ئەمە ڕنگدانەوەی هەیە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانیشە ئەم کۆمەڵی کەناڵ هەیە کۆمەڵی بەرنامە هەیە کۆمەڵێ فیلم هەیە کۆمەڵی حەلەقات هەیە ژەهرن لە ژەهر خەتەرناکترن یعنی ڕژێمی سەدام هەڵساب لە کاتێکدا کیمیایی ڕش چەند هزار کەسێکی کورد 182,000 کەسی ئەنفال کرد بەڵام ئێمە بە بەردەوامی ڕۆژانە ئەنفالی عقلی کوردی ئەەکەین خەڵکی تاکی کوردی سەقەت ئەەکەین ئەی کوژین بەلاڕێە ئەبین یعنی ئەمە زۆر لە کوشتنەکە خەتەرترەکەم تەلەڤیزۆن باشە دواتر گەڕێم وڵات گوڵان خان ئەگەر باسێک لەو کەسانە بکەین کە لە دادگادا هەن بەتایبەت ئەو بابەتانەی کە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەو هەڕەشانەی کە بەرامبەر بە ڕەگەزی مەی ناکرێت یاسا چۆن مامەڵە لەگەڵم کەیسانەیە ئاکات سەرتا من حەز ئەەکەم چەند شتێ بخەمە ڕوو میدیا تایبەت بە میدیا هۆکارێکی گرنگە بۆ گەیاندنی پەیام جگە لەوەی کە پەیام ئەگەیەنێت فیدباکیش لە ناو کۆمەڵگە بەجێ ئێهێڵە ئەمە بۆیە میدیا بوارێکی خەتەرە کە مادەم فیدباک بۆ کۆمەڵگە بەجێڵێ پێویستە هەموو میدیاکاری یا ڕۆژنامەگەریەک پابەند بێ بە ئیتیکی ڕۆژنامەوانیەوە واتە پابەندە بەپێی مادەی دووی لە ڕۆژنامەگەری بژمارە 35 پێویستە هەم میدیاکار هەم ڕۆژنامەگەری پابەند بێ بە ئیتیکی ڕۆژنامەوانیەوە ئیتیکی ڕۆژنامەوانی چییە پێویستە کۆمەڵێ خاڵ پابند بکە اینجا کەسێک بهێنێتە سەر بەر شاشەیان بابەتێک بڵاو بکاتەوە لە ڕۆژنامەیان لە تەلەڤیزیۆنەکانە پێویستە ئیتیکی مرۆیی جێبەجێکاواتە بە هەمرۆیەکان جێبەجێ بکات یاخود ئیتیکی تەندروستی جێبەجێکەوەتە تۆ کاتێکە ڕێکلامی ئەخەیتە ڕوو پێویستە کۆمەڵێ بەهاو ئیتیکی تێدا بێ لەوانە وەکوتم ئیتیکی پەروەردەییە پێویستە پەروەردەیی بێت بۆ ناو کۆمەڵگەکەت شیاو بێ پێدوانی شتی پرایڤەت نەماوە ینی ئێمە ئەوەی کە دەیبینین جاران کە هەنێک پرسیار هەبوو ئەگەر هەر بە شخصیش لێ کرا ئەوڵی و پرسیارە زۆر شخصیە پێچوانی یاسایە بەڵام تۆ لە ڕاگەیاندنەوە پرایڤەت و شتی شخصی نەما بێت یعنی بابەتی کەسی نەبێت هەموو شتێک باز بکرێت هەموو پرسیارێک بکرێت هەموو پرسیارێک جواب بدرێتەوە ینی ئەمە تا چەند زەرەر ئەیات هەم لەو کەسانەی کە لە ڕاگەیاندنەکان و دەرەکەون هەم دوجاریش بۆ کۆمەڵ زۆر ڕاستە وەکو ئاماژەم پێویستە کۆمەڵە ئیتیکێ ڕۆژنامەوان هەم میدیاکار جێبەجێ بکوتم ئیتیکی مرۆییە پەروەردەییە تەندروستیە کۆمەڵایەتیە ئێمە کاتێکەکە کسێک ئێنینە سەر شاشە بیر لە بەها کۆمەڵایەتیەکان ناکەینەوە کە چی لە کۆمەلگا ئەگوزارێ یان بیر لە بابەتە تەندروستیەکان ناکەینەوە کە ئەو کەسەی کە خێزانە لە ماڵەوە دانیشتووە خۆ هەر کەسێکی گەورەدا نەنیشتووە خوار گەورەش دانیشتووە مناڵ دانیشتوە پێویستە ئەو بابەتی کە پەخش ئەکرێت لە هەموو بارەکانە بیری لێ بکرێتەوەوانە بەڵام بەداخەوە ئەمە ینی میدیاکار و ڕۆژنامەوانیش تا ئێستا ینی بەپێی پێویست کار لەگەڵ یاساکەی خۆیان ناکەن چونکە ئەمە مخالفی یاساکەی خۆشیانە بەپێی مادەی نۆ لە یاسای ڕاگەاندن پێویستە ئەو کەسەی کە میدیاکارە یا ڕۆژنامەوانە مەفروزە کۆمەڵێ التیزامات جێبەجێ بکە ئەگەر جێبەجێ نەکات بەرپرس ئەبێ بەرامبەر یاسا ئەویش بەوەی کە غەرامە ئەکرێ لە ملیۆنێک بۆ 5 ملیۆن ئەگەر کەسێک کە پابەند نەبێ بە ئیتیکی
ڕۆژنامەوانیەوە لەم کاتێ ئەگەر کەسەکە بەردەوام بێت لەم بابەتە بۆی هەیە چی بکرێ دووبارە دوو ئەوەندە سزا بدرێت لەسەر ئەو بابەتە بەڵام تا ئێستا ڕۆڵی ئیدعای ئام ئێمە لە زۆر بواردا باسی داواکاری گشتیمان کردووە لەم بابەتانەیە بەتایبەت ئەو بابەتانی کە زۆر هەستیارن و لە ڕاگەاندنەوە بابەتێک بڵاو دەکرێتەوە کە تەحەڕوش بە ئافرەتێک دەکرێت یاخود ڤیددیویەکی بە جۆرێک بڵاو دەکرێتەوە کە لەگەڵ کللتور و عادات و تەقالید و تەنانەت دوجار ڕاگەاندنەکانی ئێمەشدا ناگونجێت لەم کاتەدا ڕۆڵی داواکاری گشتی چی دەبێت و تا ئێستا ڕۆلیان چی بووە زۆر بەداخەوە خۆی ئەگەر بە پێی یاساکە بێت ئیدعای ئام بۆی هەیە تحریکی داوا بکات لەسەر بابەتێک کە بنەمای گشتیەکانی ناو کۆمەڵگەتێک بدا یان ئاسایشی ناو کۆمەڵگەتێک بدا یا ئەدابی ناو کۆمەڵگەتێک بگا بەڵام بەداخەوە تا ئێستا ئیدعای ئام ئەجهیزەی ئیدعای ئام ئەو دەورە سەرەکیان نەبینیەوە لە جوڵاندنی بابەت و سکاڵاکردن لەسەر ئەم بوارانە بەپێی یاسا بۆیان هەیە سکاڵا تۆمارکەن دەربارەی هەر بابەتێک کە پەیوەندی بە مخل و ئادابی ئامەوە هەبێ ئەمانە بابەتێکی ئامان بابەتێکە بە پەیوەندی بە بنەمای گشتی کۆمەلگاوە هەیە بابەتێکە بە تێکدانی بنەمای گشتی ناو کۆمەلگا بۆیە باسمان لەوە کرددادگاکان چۆن مامەڵە لەگەڵم کەیسانەیە ئەگەر کەسێک بۆ نمونە بم بە شێوازێک ڕێکلامێک پێشکەشکا کە ڕێکلامەکە نەشیاو بێت هەموو پابەندی ئاسایشی گشتی یا بنەمای گشتی یان ئادابی گشتی نەبێ لێرەدا ئیدعای ئەم بۆی هەیە تحریکی داوا بکات یاخود هەر کەسێکە بینی ئەم بابەتە نشیاوە لەگەڵ لە ناو کۆمەڵگەکەماندا بۆت هەیە تحریکی داوا بکات ئیدعای ئەم بۆی هەیە تحریکی داوا بکات و سکاڵا لەسەر کەسەکە تۆمارکە و ئیجراءاتی یاسایی بەرامبەر کەسەکە بگرێتە بەر زۆر باشە ئەگەڕێمە وڵاتان دەستان خۆش بێت خات و لانا سلااوت لەبێت منە مێلۆ پرسیارەوە دەست پێ بکەم بەپێی ئەو تەجروبەی کە ئێوە هەتانەوە ئەو کەیسانەی کە ڕۆژانە ئەیان بینن دەکرێت بڵێن و تۆڕە کۆمەڵاتیەکان وەڕاگەیاندن بەشێکن یاخود هۆکارێکی سەرەکین لە دروستبوونی ئەو کەیسانەی کە لەلای ئێوە هەیە سڵاو لە ئێوەش بڵێ بێگومان ئەو تۆڕە کۆمەڵایەتەکان و ڕاگەیاندن و سوۆشال میدیا ئەمڕۆکە لە هەرێمی کوردستان بەڕاستی دەورێکی سەرەکی و دەورێکی باڵای هەیە لە ناو کۆمەلگا خۆی لە خۆیدا ئەو بەرنامانێکە پێشکەش دەکرێت وەکو ئەوڕێکەم خاتو شیلانخان باسی کرد بەڕاستی سوۆشال میدیا زۆر بە زووی هاتە ناومان زۆر بە خراپیش کەوتە بواری جێبەجێکردن لەلایەن هاوڵاتیانەوە بۆ کارێکی باش بەکاری ناهێنن بەداخەوە بۆ کاری ناوزڕاندن و تەشهیر و تانە پێگرتن و کۆمەڵێک شتی لەو جۆرە هەڵخەڵەتاندن و با بڵێن تحریزکردنی کەسانێک بۆ هەوڵدان بۆ خۆکوشتن یعنی ئەوانە زۆرێکن ئەمڕۆکە لە کۆمەلگای کوردیدا ڕوو لە پەرسەندنە بەڵێ ئەو کەسانە بۆ نمونە کچێک یاخود ژنێک ئەگەر لە ڕێی تۆڕێکی کۆمەڵایەتیەوە هەڕەشەی لێ کرابێت خۆی ڕاستە و خۆدێتە لە ئێوە سکاڵا دەکات یاخود چۆن لە ڕێی کەسێکەوە یاخود ئێوە خۆتان بە دوواداچوون دەکەن بۆ کەیسەکەی ئەگەر لە ژێر مەترسیدا بێت ئێمە هێڵی گەرمی 1990مان هەیە زۆر جاری وا هەیە ئافرەتەکە لە ماڵەوەی لەبەر ئەوەی لەگەڵ خانەوادەکەی ئەو کۆنتاکت و ئەو برادایەتی و تەنسیقی نییە ناتوانێت ڕاستە خۆ بێتە دەرەوە بەڵام هەڕەشێکی مەترسێکی زۆری لەسەر هەیە پەیوەندی کە بە ئێمەوە دەکاتن ئێمە تیمەکانمان دەتوانن بە زووترین کات بچنە سەر ئەو ئافرەتە بتوانن ڕزگاری بکەن بە هەر شێوەیەک بێ زۆر جاریشوە هەیە ئافرەتان خۆیان ڕوو لە نووسنگەکان و بەڕێبەراتەکەی ئێمە دەکەن بۆ تۆمارکردنی سکاڵا بەڵێ ئەگەر سکاڵانە بێ ئێوە لە لای خۆتان و ناتوان هیچ شتێک بکەن ئەگەر کەسێک پێمان ڕانەگەین ئەخە زۆر جاروا هەیە ئافرەتەکە دێتە لای ئێمە دەڵێ نامێ خانەوە دەکەم بزانێت تەنها من شخصەکە دەناسم دەتوان لە ڕێگەی خۆتانە ئێوە قسەی لەگەڵ بکەن یاخود ئێوە بتوانن وعدی لێوەربگرن چیتر مەترسی و هەڕەشەم لێ نەکا وێنەکانم بڵاو نکاتەوە ناوم نەزڕێن ئەو فەیسبوکانی لە بەنای من دانراوە بتوانن ڕەشی بکاتەوە بەڵام ئامادە نیم سکاڵا بکەم لەبەر ئەوەی خانەوادەکەم نازانم من هاتوومەتە دەرەوە لەو حاڵەتە ئێمە دەتوانین بەڵێ تا چەند گرنگە ڕەگەزی مینە ئەو هۆشیاری هەبێت کە لە حاڵەتێکی وادا کاتێک ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی دەبێتەوە بتوانێت یعنی سکاڵا بکە بتوانێت خۆی بگەێنێتە لەلای ئێوە مافەکانی خۆی بۆ وەربگرنەوە یعنی ئەمە تا چەند گرنگە چونکە زۆر جار لە ئەنجامی ئەوەی کە ئەم کەسانە ئەم شتە ئەشارنەوە و سکاڵا ناکرێت ڕەنگە ئەو کەسی کە ئەم کارە ئەنجام بەدەیەها کەیسی وهای لابێ چەندەها ئافرەتە بێت کە هەڕەشەیان لێ بکە بەڵام لەبەروی سکاڵای لەسەر نییە درێژە بە کارەکەی خۆی ئەیە کەواتە لەم کاتەیە هۆشیاری بەتایبەت بۆ ژنان تا چەند گرنگە
بێگومان هۆشیاریکردن ئێستا ئەمڕۆکە ئێمە پێیجمان هەیە پێیج بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی بەردەوام ئێمە ڕێنمایەکان لەوێ دەکەین و هەروەها تی مۆبایلمان هەیە کە لە هەولێر لە شاری هەولێر چەند تی مۆبایلێکمان هەیە بەردەوام هەفتانە با بڵێن ڕۆژانە سەردانی هەموو هاوڵاتیەک دەکەن و لە ڕێگەی پرۆشۆر و بزنس کارت و لە ڕۆی با بڵێن وەرکشۆپ و سیمینارات و ئەو شتانە ئێمە توانیمانە بە هەموو شێوەیەک هاوڵاتیانی خۆمان با بڵێن چاوکراوە بکەین و پێیان بڵێن کە مافەکانیان چییە و چۆن بتوانن خۆیان بگەینە بەڕێوەبەرایەتەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزان و هەروەها ئەگەر ئێستا کۆرۆنا نەبووایە ئەو ساڵەکەی کە ڕۆی ئێمە بەردەوام لە قوتابخانەکانیش ئەو هۆشیاریەمان هەبوو ئەو پێدانی ڕێنمایانەمان هەبوو ئەو یاسایەکان لە ڕێگای پرۆشۆر و یاساکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیمان پێدەدان و هەروەها یاسای ژمارە 2 خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی و ئەلکترۆنیمان پێدەدان و هەروەها قانونەکەی بەغا ئەمان هەیە ئەوش دەتوانین کاری لەسەر بکەین عنی کۆمەڵک یاسای جۆنمان هەیە لە هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەموو تاکێک بزانێ مافەکانی خۆی چیە و بتوانێ بێتە ڕوو لە بەڕێوەبەرایەتەکەی ئێمە بکاتن بۆ وەرگرتنی سکاڵاکەی ئێمە دەرگامان کراوەیە. زۆر باشە ئەگەڕێمە وڵات دواتر خاتولانە شیلان خان ئەگەر هەمان پرسیار لە جەنابەت بڵێم ئەو هۆشیاریە تا چەند گرنگە چونکە منۆ پێشتریش ئاماژەم پێکرد زۆر جار دەبینیت بۆ نمونە ڕەنگە ئێوە باشتر بزانن کاتێکە کەسێک دێتە لای ئێوە ئەو کەسە دەستگیرەکرێ ڕەنگە فایل و ڤیدیۆ وێنەی 200 بۆ 300 کچیلا بێت یعنی ئەمە مانای ئەوەیە کە بەردەوام هەڕەشەی کردووە کەس نەبوو سکاڵای لەسەر بکە بەردەوام بووە لە ئیشەکەی یعنی چۆن وا بکرێت ئەم هۆشیارە بدرێت ئێوە کار لەسەر ئەوە بکەن کە ئەم هۆشیارە بدەن کاتێک کەسێک ڕۆبەڕووی کارێکی وها دەبێتەوە بتوانێت ڕاستەوخۆ ئەم کەسە دەستگیر کرێ بۆ ئەوەی کەسانی تریژ نەبنە قوربانی. سەبارەت بە سۆشیال میدیا ئێمە وتمان تەلەڤیزیۆن و ئامانجێکی تری لە پشتە من دڵنیام لەوە کە ئامانجێکی سیاسی گەورەی لە پشتە بەرەو هەڵدێربرنی کۆمەلگایە کە ئەمە پێویستە کا بەڕاستی منەمێ بچمەوە سەر ئەوە کۆمەلگا هەڵوێستێکی زۆر توند بکەین لەسەر ئەوە و ئیتر بیان وەستێنین ستۆت لەو ژوێنەیە و قبولمان نی ئێمە ئەو ژەهرە بێتە ناو ماڵەکانمانە و مناڵەکان وەستێنی ئەمە پێویستە کا دابنیشین و ڕێکخراوەکان و چالاکوانەکان چۆن کار بکەین لەسەر ئەوەی کە ئەو تەلەڤیزیۆنانە ئەو پرۆگرامانە ئەو بەرنامانی کە بەو ئامانجەی ئێمە نامانەوێت بۆ تا ئێستا نەتاکردووە لەبەرەوەی کە تاوەکو ئێستا چەندین جار بە سەدان جار قسەمان کردو لەسەر ئەمە و بە تایبەت لە ساڵی پاریشەوە کە ئەم مەسەلی کۆڤید 19 هاتوۆتە ئارا و ناتوانین کۆبوونەوەی وا بکەین بەڵام ئەوەی چێکە لە پلانەکان کە من بە جددی ئەمەوێ ئیشی لەسەرکەم و تحریکی بکەین یەکێکی تر لەو کێشانەمان لە سۆشیال میدیایە سۆشیال میدیا ئامانجی ئامانجدا ڕێژراونێەوە تا پلانێکی گەورەی لە پشتەوە نیە تاکە کەسێکی لە پشتەوە یاخود گروپێکی بچووکی لە پشتەوەیە مەبەستەکەیان یا پارە پەیداکردنە زۆرینەی کە بەم ئامانجەیە یاخود چێژبینینەکە لەوانەیە کەسێک بێت کە زۆربەی جار کەسانێکی نەخۆشن دەروون نەخۆشن دە پشتی ئەوە کۆمەڵی عقدەی کۆمەڵایەتی هەیە گەر تۆ بۆی بچیت بۆیە ئەمانە بەو ئامانجە ئەیکەن ئێمە چۆن کار بکەین لێرەدا یەکەمین شت هۆشیاری زۆر گرنگە بۆ کۆمەلگا ئێمە پێمان وانە بێ کەسێک کە دەرچووی بزانکۆیە ئیتر تەواو هەموو لە ملەمانە تێگەشتۆ لە کۆمەلگای ئێمە یا پەروەردەیەکی سەقەتی ئەکرێ بۆ تاکەکان بۆ مناڵەکانمان نازانن خۆشەویستی لەگەڵ لەشکڕین و لەش فرۆشتن یاخود بازرگانیکردن بە جەستە جیا بکەنەوە پێویستەکە ئێمە یەکەمین شت فێری کوڕ و کچەکانمان کەین خۆشەویستی یعنی ئەوە نیە کە تۆ جەستە دڕوتکەیتەوە لە بەردەمی کامێرەیە بۆ یەکێکی تر کە جەستەتی پێ ببەخشی ئەو کەسەی کە داوای سێکست لێکامە خۆشەویستی نییە ئەمە چێژبینینە ئەمە ئەچێتە قاڵبێکی ترەوە نەکەمە خۆشەویستی بێ ئەبێ ئەم دوو مەفهومە لای کۆمەلگا ڕوون بێ لە لای مناڵەکانمان لە لای گەنجەکان لە لای هەرزەکارەکان تێیان بگێنی یعنی چی زۆرینەی کێشەکان ئێستا لە ناو دادگاکانیشە و لە ناو ڕێکخراوەکانیشە و لای ئێمەش لە ناو ماڵەکانی ئێمەشا بۆتە سەرچاوی زۆربەی کێشەکان لە سۆشیال میدیاوەیە و خۆشبەختانە بەشێکی لە ناو ئاسایش هەیە کە من دەستخۆشییان لێکم زۆر هاوکار بوون ئەگەر چی ئەم بەشە ناتوانێت کێشەکان بگەینێتە بنبەست واتاو کەسە بە سزای خۆی بگەینێ بەڵام تا ڕادێکی زۆر هاوکار بووە لەوەی کە کێشەکان لە کەمترین ماوەدا چارەسەر ئێستا بە ڕادەیەک قەزیەکان زۆر بۆ لەو شوێنەدا کە پیا ڕناگەن بەم کێشانەیە بۆ ڕۆکاتە ناو ئاسایش بۆ ناچێتە ناو بریکەکانی پۆلیسەوە من وەکو تەجروبەی خۆم
چەنەها کەیسم لەم جۆرە لە بەردەسە ئەگەر ئەو کچە ئەڕوات داواقی دەکات تەمان تۆ بێ کەمین شلوکوتم هۆشیاری تەبێ دووەمین ئەبێ پاڵپشتی یاسایی تەبێ و لە زمانی پاڵپشتی یاسایەکە ڕێگەگرتن لە دەستێوەردانی تاکە کەسی و حزبی و نفوز و سڵتەوە نابێ ئەم دەستێوەردانە هەبێ و کەسانە بێ ئەبێ بگەن بە سزای خۆیان ئێمە هۆشیاریەکەمان ئەبێ هەبێ لە سکاڵایانە ناکرێت ئێمە یەکەم شت ئەبێ هۆشیاریمان هەبێ لە وەکوتم هۆشیاری تێبگا لە خۆشەویستی لەوە و دواتر ئێمە پاڵپشتێکی یاساییشمان هەبێ ئێمە پاڵپشتە یاسایەکە قانونێکمان هەیە قانونەکان وەکو لانەخان فەرمووی جوانن بەڵام لە جێبەجێکردنا کێشەمان هەیە نەواقسی زۆرە یەک کێشەیەکمان هەیە منەمەوێ لێرە زۆر بە تەحدید باسی بکەم کچێک بۆ ڕۆکاتە لای من بۆیەتە ڕێکخراوەکە بۆ ئەچێتە لای ئاسایش لە ڕێگەی بەرزکردنەوەی وەرەقەیەک و کە داواکاریەکە بۆ ناڕاتە پۆلیس لەبەروی لە پۆلیسە پرایڤسی کەسێتی ئەو کەسە کەشفە بێ خەڵکەکان ئەیناسن و کەسوکارەگەر بەمە بزانی ئەم کچە تووشی ئەم کێشەیە بووە چەنەها خێزان بەهۆی ئەو هەڵەوەشێتەوە کوشتنی لێ ڕوئەیە بۆیە ڕۆکاتە ئێرە لە ئێوە بەنهێنیم کێشەیەم بۆ چارەسەرکەن ئێمەش ناچار پەنابینەوە بەشەی ناو ئاسایش کە زۆر هاوکارن ئەتوانن ئەم کارە جێبەجێکن بە GPS موقع ئەدۆزنەوە مۆبایلەکەی لاپتۆپەکەی یاخۆ شوێنەکەی تهدید دەکرێت و لێسەرن بەڵام لەویایە کۆتایی پێەیە لێریا بۆ کۆتایی پێچکە ئەو کچە ناتوانێت لە ناو لەو شوێنەوە داوا بەرزکاتەوە شکات بکا لە بەرامبەر ئەو کەسەکە کە بەم شێوەیە بەکاری ئەهێنێ کە هەڕەشەی لێکا کە ڕسمی گرتووە کە وێنەی لایە کە کۆمەڵێشتی تر لە ئارایە هەیە ئەڵێ گەر من داواقیت کەم ئەبێ بڕۆمە محکەمە بێ هاتوو چۆ بکەم هەموو شتەکانم کەشفە بێ نهێنی پارێزێکی تەواوەتی نییە کەس نەیبینێ واتە بەشێکی تایبەت نییە کە کەسێک دوو کەس ئەم کەسە ببینن و بە تەواوەتی نهێنی بپارێزی و زۆر ئەگەڕێ وڵات گوڵانخان جەناب وەک پارێزەرێک کە لە دادگایە کارەکەن ئەمەی کە شیلانخان باسیەکات ئەم بێ متمانەیە بە دادگاکان بۆچی و یاخود بۆ بیر لەوە نەکرێتەوە کە بەشێکی تایبەت هەبێ کە تایبەتمەندی ئەم کەسانە بپارێزێ بۆ ئەوەی دوجار بتوانن ئەم کەسانە ئەوەندەی کە وەک شیلانخان دەڵێ دەچنە لای ئەوان و لە شوێنێکا کۆتایی کەیسەکەیان لە ڕێی دادگاوە لە ڕێی یاسا و مافەکانی خۆیان وەرگرنەوە پێشتر بە ئاهەنگی هەموو ڕێکخراوەکانی ژنان کارکرا بۆ ئەوەی یاسایەکدا مەزرێک کە پێی وترێ یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزان یان یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان ئەمە ئەم یاسایە تایبەتە بە ژنان و بە خێزانەکان نووسنگەی تایبەتمان هەیە تایبەتە بە خێزانیان بە ئەو ژنەی کە لەلایەن خێزانەکەی و تا پلە چوار دەست درێژی ئەکرێتە سەری اینجا بە توندوتیژی بێ خۆ دەست درێژی بێ بەڵام بەداخەوە ئێمە فیئەیەکی تایبەتمان نییە بۆ ئەو ژنانە کە لە خارجی خێزان تەحەروشیان پێوە ئەکرێ یاخود توندوتیژیان بەرامبەر ئەکرێ ناچارە ئەو ژنایان ئەو کچە ئەگەر کەسێک علاقەیەکی ناشەرعی یان علاقەیەکی خۆشەویستیدا مەزرێنێ لەگەڵ کوڕێک و لە ئەنجامی ئەوە ڤیدۆیەک یان ڕسمێ یان ڕسمێکی غێر طبیعی بکرێتە بەردەستی مەجبورە بچێتە مرکزەکان کام مرکزە نزیکە لە ماڵەکەی بچێتە ئەو مرکزە ئەو بنکەی پۆلیسە سکاڵای خۆی تۆمارکە شکل لەواکرێت لەم جۆرە کەیسانەدا هاتوچۆیەکی زۆر بۆ کەسە دەکرێت و ئیجرعاتەکانی محکەمە خاون و ئەگەر کەسێک بێ بۆ نمونە بەنهێنی بۆ نمونە کچێک هەڕەشەی لەسەر ناوێت دایک و باوکو و کەسوکاری بەمە بزانن ڕەنگە مەجای ئەوەی نەبێت کە بەردەوام دەرچوونی هەبێ بێتە دەرەوە بە دوای ئەوراقا بگەڕێت یعنی بە دواداچوو بە ئەوراقەکانی بکات بەڵێ باسی بکەم کاتێک ئەو کچە ناتوانێت بڕاتە ناو بنکەکانی پۆلیسەوە شکات بکە ئایا مە ئەرکی شێ جێبەجێکە من وەکو کەسێکە وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی وکوی کە لە ڕێکخراوێکە ئیش بکەم وەکو خۆشم ناتوانم من بەم کارە چکە دوایی منە بمەواجهها ئێمە سەرباری ئەوەش ئەبینە مەسەری چەندین جار هەڕەشەی کوشتن مالیەکە چەندین جار ڕەشەی خراپمان لێ ئەکرێت لە ئێمەش پارێزگاریمان نییە ئەی خۆ ئەبێ لێرەیە شخصیەتێکی معنەوی هەبێ ئایا مە حکوومەتە ئیدعای عامە کەسێکی معنەوی کاتێک کە ئەم کێشەیە هەیە تۆ دلیلەکەت پێگرتووە مۆبایلەکەی دەستی گرتووە کە بەڵێ هەڕەشەکانی تایە لاپتۆپەکەت پێگرتووە ئەی بۆ ناتوانین لەوێ و بیگەێنینە سزای خۆی ئەم کەسە تعهودێکی پێڕەکرێتەوە لەویایە ئەڕواتە دەرەوە بەڵام گرنتی نییە بۆی کە سبینم کەسە دەست ناکاتەوە بەم کارە بێگومانم کارە ئەکاتەوە بەرامبەر بە پارەی کام وەکووتم متعی لێ بینێ بۆیە هەردووچی زەحمەتە دەست بەرداشت زۆر باشە دەستان خۆش بە بەڕێزانۆک ئاماژەم پێکرد دەتوانن لە پیجی فەرمی کورسات نیوز لەگەڵمان بن و هەر پرسیارێکتان هەیە دەتوانن بە کۆمنت بنووسن و ئێمەش ئاراستی میوانەکانی بکەین خاتوولانە باسمان لەوە کرد کە ئیجراعاتەکان
سەرۆکایەتەکانی مرکزەکان و دادگاکان خاون و ئەو کەسانە زۆر جار پەنا نابنە لای ئێوە بۆ ئەوەی کە مافەکانی خۆیان وەرگرنەوە. ئێوە بە دوواداچوونەکانتان چۆنە بنمونە کاتێک کەسێک دێتە لای ئێوە و باس لەوە دەکات کە هەڕەشە و مەترسی لەسرە تا چەند کار دەکەن بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەو کەسانە بدۆزنەوە و لە ڕوویەکی ترەوە ئەو کەسانە چۆن دەدۆزرێنەوە بۆ نمونە کەسێک هەیە وێنەی کچێکی لایە ڤیدۆی کچێکی لایە ئێوە چۆن دەتوانن ئەم کەسە بدۆزنەوە؟ بڵێ خۆی ڕۆتونەتی دادگا وایە ئێمە بەبێ بڕیاری بەڕێز دادوەر ناتوانین هیچ هەنگاوێک باوێژین ئیلا ئەگە حاڵەتەکە مەسەرەن بۆ هێڵی 190 بێتن ئێمە ڕاستەخۆ بتوانین پەیوەندی بۆ ئافرەتی هەڕەشە لێکراوە بکەین و بتوانین ڕزگاری بکەین. بەڵام حاڵەتیشمان هەیە ئەوگەر کەسێک خبرمان نەداتێ یاخود پێمان ڕانەگەین هەواڵەکە نەگاتە لای ئێمە نازانین ئەو کەسە چێ یاخود زۆر جاری واشەیە ئافرەتەکە دەڵێ من ڕاستە با بڵێن ڤیدیۆی خۆم بۆ کەسێک نردووە یاخود ڕسمی خۆم بۆ کەسێک نردووە بەڵام کەسەکە ئێستا ژمارە تەلەفۆنی خۆی داخستووە تەنها دەزانم ناوی فلان شخصە و ماڵیشی لە فلانە شوێنە. زۆر جاری واشەیە لەبەر ئەوەی ئێستا کە ئێمە کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە نەبوونی ئەتیزا ژوورێکی ئەلکترۆنیمان هەبێ بتوانین بە زووترین کات ئەو کەسانێک ئەو تاوانە ئەنجام دەدەین بیان دۆزینەوە. ئەوە پێویستی بە ژوورێکی ئەلکترۆنی هەیە تاوەکو مۆقع و شوێنی کەسەکە یاخود تاوانبارەکە لەبێ کەشفی بکەین بزانین لەکوێیە. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەو ژوورە ئەلکترۆنیمان نییە بۆیە یانەخان بۆ کارتان لەسەر ئەوە نەکردووە یاخود داوای ئەوەتان نەکردووە کە ژوورێکی لەو شێوەیە هەبێ بۆی ئیشەکانی ئێوەش ئاسانتر بێت و زووتر بگەنە تۆمەتبارەکان. بڵێ داوامان کردو بەڕێبەراتی گشتی و بەڕێبەراتی هەولێریش بەو کارە هەستاون بەڵام تا چەند دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوان خۆیان دەزانن پێ دوای ئیشەکانی ئێوە ئاسانە لەسەر دەکەین بێگومان. ئەکیید بێگومان تۆگە کەسێک هەڕەشەی لێکرابێ بڵێ کەسەکە نەناسراوە نازان لەکوێ بەڵام ئەگەر بێت و ژمارە مۆبایلەکەی یاخود موقعی فەیسبوکەکەی یاخود واتساپەکەی یاخود هەر ئامریکی تریاە تۆڕێکی کۆمەڵایەتی کە بەکار دێنێ ئێمە یەکسەر ئەگەر ژوورێکی ئەلکترۆنی واه وەکو وڵاتی ئوردن وەکو هەر وڵاتێکی ئەوروپی هەر وڵاتێکی دنیا دەتوانین دەست بەجێ ئێمە بگەینە شوێنی ئەو کەسێک کە تاوانەکەی لێ ئەنجام دەدا یاخود هەڕەشەکەی لێوە دەکرێت ئێمە دەتوانین بگەین ئەگەر ئەو ژوورە هەبێتن. بەڵام زۆر جاری واش هەیە کەسەکان خۆیان دێنە لامان دەڵێ فلانە کەس پەیوەندی خۆشەویستیم لەگەڵ فلانە کەسە بووە ئێستا هەڕەشەم لێ دەکا و وعدی پێداوم کە زەواجم لەگەڵ بکات چەندەها نامە و وێنەی خۆمم بۆ ناردووە بەڵام ئێستاکە کە من کۆمەڵێک شتم لێ کەشف کردووە و نامەوێت زەواجی لەگەڵ بکەم یاخود ئەو گاڵتە جاری بە من کردو فێڵی لەگەڵ من کردووە ناوێ من هاوسەرگیری لەگەڵ بکاتن لێرانە ئێمە دەتوانین کەسەکە دەستگیر بکەین بە بڕیاری بەرزدا دوێر بەڵام ئێمە هەلو خۆمانە ناتوانین بڕۆینە سەرماڵی هیچ کەسێک تەها ئەگەر بڕیاری بەڕێزدا دوێر. بەڵێ ئێلانەخان تا چەند کار لەسەر ئەوواکەن کە ئەو کەسانە بپارێزن یاخود ئەو کچانەی کە دێنە لای ئێوە و کەمترین حاڵەتی توشبوونیان بە کێشەی کۆمەڵایەتی یعنی لەناو خێزانەکانیاندا بۆ دروست بێ ئێوە تا چەند کار لەسەر ئەوواکەن؟ کاری گرنگی ئێمەی بەڕێبەراتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ئافرەتان و با بڵێن خێزان لە شاری هەولێر لە پارێزگای هەولێر کاری گرنگی هەموو نووسنگەکانە هەموو تاک بە تاکی کارمەند و ئەفسەران و با بڵێن فەرمانبەرانمان ئەوەیە نیهێنی هەموو تاکێک لەناو ئەو سنووری بەڕێبەرایەتیرە بپارێزرێنا بە هیچ شێوەیەک نهێنەکەی بچێتە دەرەوە و خۆشبەختانەش ئەوە لە با بڵێن لە هەولێر ئەو شتە جێبەجێ دەکرێتن نهێنی تاکەکان پارێزراوە و یعنی ناتوانین بیبێنە دەرەوە بە هیچ شێوەیەک تەنها ئەگەر کەسەکە خۆی پارێزەرێکی هەبێ ئەگەرنا خانەوادەکەی یاخود هەر دزە پێکردنێک بە ئەسراری ئەو کەسە بە نهێنیەکانی با بڵێن کارێکی ناڕەوایە بە هیچ شێوەیەک ناچێتە دەرەوەی. بەڵێ دەستان خۆش بێت هاتوشی لەن کۆمنتێک هاتووە عوسمان ئەڵێت پیاویش هۆکارێکە بەڵام زۆربەی خەتای خۆیانە مەبەستی ئانی ڕەگەزی مێینەیە کە خەتاکە لە لای ئەوانە و لانەخانیش ئاماژەی بۆ کرد کە زۆر جار ئەو کەسانی کە دەچێتە لای ئەوان ئەو کچە دەزانێت ینی ڕسمی بۆ کێ ناردووە ڤیدۆی بۆ کێ ناردووە ینی سکاڵاکە دەزانێت لە کێ دەکات کەواتە لەم جۆرە کەیسانەدا ئێمە دەکرێت تەنها بڵێن خەتای ڕەگەزی نێرینەیە بەس وەڵامانەوەی ئەم پرسیارە بۆ خۆی دەیان تەحلیل و دەیان کاتژمێری پێویستە لەبەری تۆ پێویستە بەوەیە بێ تەحلیلی مێنتاڵەتی بیرکردنەوە پەروەردەکردنی مینەیەک بکەی لەگەڵ کوڕێکە. من زۆر بە کورتی پێت بڵم هەموو ئەو کچانەی کە ئەبن بەنێچیری سوۆشیال میدیا ئەبن بەنێچیری ئەوانەی کە پیانەوترێ قەڕاستنی ئەلکترۆنی لە ناو سوۆشیال میدیایە کە بەو شێوێت نێچیر ڕاوەکەن
کەسانێکن تێرخۆشەویستی نین کەسانێکن پەروەردەیەکی تەندروستیان پێ نەدراوە نە لە خێزان نە لە پەروەردەدا پەروەردە سیستمی تربیە باش ئەوێران ڕات ئەگرم شیلان خان مەرج ئەو کەسانێک کە تووشی ئەم حاڵەتانە ئەبن تووشی هەڕەشە و مەترسی دەبنەوە یاخۆ دوێنە و ڤیددیۆی خۆیان بۆ کەسێک دەنێرن ئەمانە لە ڕووی ئاستی ڕۆشنبیریەوە کەسانێک بن کە ئاستی ڕۆشنبیریان لاوازە با بڵێن یاخود جەنابەت باز لەواکەی پەروەردەیەکی دروست نییە ڕەنگە کەسێک بێت بۆ بێت یاخود ینی دایک و باوکێکی زۆر تێگەشتوی هەبێت زۆر جوان پەروەردە کرابێت ئەمە قیاسە تێگەیشتوش بن بەڵام کە تێر خۆشەویستی کچەکەی نەکرد بوو ئەمەیەکێ لە هۆکارەکانە تۆ بێ بە دوای منک و سۆسیۆلۆجیستێک ئەبێ هەموو هۆکارەکانت بۆشیکەم وەکێ لە هۆکارەکان تێرنەبوونی لە هەست و سۆزی خۆشەویستی لە خێزانە پەروەردە نەکردنیی تەندروست لە خێزانە تەمان من بەهۆی کاتەکە زۆر بە کورتی پێتەڵمێکی تر لە هۆکارەکان کە ئەمەوێت زۆر فۆکەسکە مەسەری مەسلەی فەنتازیاکان و مۆدلەکانی ژیانە ئێمە گەر ساڵی 2023 2004 من بیر بۆ کاتێککە لە ڕێکخراوی NPA ئیشمانە کرد خات و خەندان پرۆژەی ئۆقیانوسێک لە تاوان کتێبی ئۆقیانوسێک لە تاوانی ئەنووسی بە هۆکاری ئەو پرۆژەیەوە ئەچوینە ناو گرتوخانەکانەوە و ئەو باندەکانی لەش فرۆشیمانە بینیم ئەمان بینی ژنێک بۆ گۆڕینی مۆبایلەکەی دەستی مۆدێلەکە لەش فرۆشی ئەکرد باشە فەنتازیاکانی ژیان ئەم تەڵەبەی لێکە بەس ئەمڕۆ فەنتازیاکانی ژیان بە شێوەیەک چێژ بەخشکراوە لە بەردەمی خەڵکە لە ڕێگەی میدیاکانەوە لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەم مۆدێلەکان و ئەم باغەکردنی مرۆڤ من پێڵم بە باغەکردن و بە سلیکۆنکردنی ئینسان هەموو دەم و چاو شێوە دروستکراوە هیچی ڕاستی نییە دوجار جستەیەکی دروستکراوی باغەی عیلاقەیەکی باغەی دروستەکە پەیوەندیی کۆمەڵایەتی ناتەن دروستەکە نەخێر وابەستنیە بە ئاستی ڕۆشنبیری وابەستنیە بە تەمەن وابەستنیە بە پێگە وابەستنیە بۆی کە کەسە خێزاندارە من بە بەڵگە و ئەڵێم لامە لە تەمەنی 40 ساڵە تووشیان باندانە بووە لە خێزاندایە واتە هاوسەرگیری کردووە بەڵام من ئەوەندە ئەڵێم ئەگەر یەکێکمان هەبێ لەم کچانە بەدەیان تاجری تر هەیە لە پشتی ئەوە ئەمە وەکو ئەو کەسانی کە لە ناو عامەکەونە بەر ئەم لێشاوە منیکێ لەو کەسانی کە ئەمە ئاماژە بەوە بۆ ئەم کەسانە نادۆزرێنەوە ینی چێن ئەمانی کە لە پشت ئەمانەوە تیجارەت ئەکەن پێ بڵێم و ئۆکولانەخان ئیشارەتی پێکرد ئێمە کێشەکەمان بەستەنها لە حکوومەتان نییە کە ئامێرەکان نییە حافزێکی گەورە لە پشتیانەوە نیە بۆ چارەسەرکردنیان کێشانەیە لە دوایەمین چارەسەری کێشەیە کە ماوەیەک لەمە بەربوو هەفتەیە 2 هەفتە لەمە بەر لەم کێشەیاتە بەردەستم کە کچێک بوو کۆمەڵێک وێنەی لای کوڕێکە دواتر بە عیلاقاتی شخصی تەبانەمەی کە من کردومە منۆک و شیلان من هیچ موقعێکم نییە لە ناو مشتەمەعە بەڵام بە عیلاقاتی شخصی لەگەڵ هاوڕێکانم لە دەرەوەی وڵات لە ناو وڵات لە پەرلەمان لە وەزارەتەکان توانیم لە ماوەی 48 ساعتە بگەمە ئەو کەسەی کە هەڕەشەی لێکات لە بەرامبەر وێنەکانە قسەی لەگەڵ کرا لەگەڵ هاوڕێکانمە ئەڵێت من وێنەی 100 ژنی ترم لایە بۆت بنێرم یعنی ئەمە خەتەرە ئەمە یەک قەراسینەیەکە لە ناو ئەلکترۆنیە لە ناو سۆشیال میدیایە بەڵام سەدان ژنی کردوتە نێچیر تەمان ئەگەر تۆ بیەی دراسە حالێک بۆ ئەم کەیسانە بکەی من ناتوانم بڵێم ژنەکان تاوان بارن بەڵام پەروەردەکە سەقەتە ئەو فەنتازیایانی کە ژیان خراوتە بەدەستی ئەو پەروەردەی کە لە میدیاکانەوە ئەدرێ بە بەرگوێیانە کە کەسێک بە لەژێر ناوێکی نازانم چکارەیە بە کۆمەڵێ جلی ڕوتەوە یەتە سەر تەلەڤیزیۆن و کە جەستەی عەرزەکات ئەمە بە کاڵاکردنی جەستەی ژنە ئەمە قێزەونکردنی مینەیەکە کە تۆ بە جەستە و بە سێکس پیشانی کۆمەڵگەی ئەم کە پێت ئەڵێت من مانگانم 5 دەفتەرە ئەمە وا لەم کچانە ئەکات کە بە دوای ئەوە یا بڕۆن ئەمە وێناکردنێکی لەشفرۆشی و لەشکڕی ئەو بازارگەرمیەیە بە چێژەوە لە بەردەمی گەنجەکانە کە هانیان لە باگراوندی مەسجەکەی میدیاکەیە ئەوەیە کە تۆ ژەگەر بێی دەمکارە بکەیت ئەمە داهاتەکەتە بێ ئەو شتانی کە حەزت پێێتی ئەکەوێتە بەردەست ئەمانە هەمووی هۆکارن و جگەلەوە ئێمە باندی تایبەتیمان هەیە من لێتی ناشارمەوە زۆر دەمێکە ئێمە لە ڕێکخراوەکان ئیژەکەین و ئیشارەتمان پیاوم یەکەم جارم نییە من ئیشارەت بەوە بکەم بەداخەوە کەسانێکی باڵادەست خاوەن نفوزی سیاسی هەن کە لە وڵاتانی دەرەوە لە ڕۆمانیاوە لە تورکیاوە لە رووسیاوە لە لوبنانەوە لە کۆمەڵی وڵاتی ترەوە کۆمەڵی جەستە هێن و بە مۆدێلا دەبێت فترێکی بێ ئەی گۆڕن ئەمە بازارگەرمی لەسەر هەیە ئەمە کۆمەڵ من ناتوانم ئەم کارە بکەم ئەمە گەورەترین بزنسیشە لە هەموو عالەمە زۆرترین داهاتیشیە بەڵام ئەگەر کەسێک خاوەن نفوز نەبێ ئەمە ناکات بۆیە من پێتەڵە مەگەر منێک وەکو شیلان لە ماوەی 48 ساعتە توانیم ئەم کەیسە کەتم کەم و ژیانی ئەو کەسە و چەندین خێزان بپارێزم لە هەڵوەشانەوە ئایا حکوومەت بۆ ناتوانێت ئەمە باشە کەواتە لەسەر ئەوە کۆمنتێک هاتۆ بۆ جەنابەت مەریوان شارباژێری ئەڵێ دەستان خۆش بێت بۆ بەرنامەکەتان داوا کەم ئەم ڕخنێن بگەن بە شیلان خان کە لە هەیبەتی پۆلیس کەم دەکاتەوە ئەوەندەی پۆلیس کەیسی ئافرەتانی لایە و پاراستوێتی هیچ
کەس ئەوەندە نەیپاراستووە هەزارەها کەیسمان هەیە شیلان لەوانەیە ئاگای لێ نەبێت ڕێزمان هەیە بۆ ئاسایش ئەوە ئیشی ئاسایش نییە ئیشی پۆلیسە لەگەڵ ڕێزم بۆ شیلان خان ئەم دقەی کە لەگەڵ جەنابتان قسە دەکەم دەیان کەیسمان لایە وەک پۆلیس بمبورە ئەو برایە بە هەڵە لە مەسەجەکەی من تێگەیشتووە کاتێک کە کێشەیەک ئەڕواتە ناو بنکەی پۆلیسەوە پرایڤیسی نییە لە بەرەوەی کە ئێمە کەلتوری ئێمە پێویستەکە ئەو کچە یەک کەس بیبینێت نەک بەدەیان مەراحیلا بڕۆڵ ئەو مەرحەڵی نەک خاوە ئەو مەراحیلەی کە کەیسێکی بۆ نمونە جەریمەیەکی مخالفەی سەیارەیە تاوانێکی کوشتنە پیای ئەڕوا کەیسێکی تریش کە بۆ ئەم مەسەلی ئەلکترۆسۆشیال میدیا بە هەمان ئیجراعاتە کێشە لەوانە نییە کە بڵین برا پۆلیسەکان بەو شێوەیە بن کێشە لەوەیە کە بۆ خۆی ئیجراعاتەکە سیستمەکە غاڵەتە لەویایە ئەگینا من چەندین ساڵە کۆنتاکتم لەگەڵ ئەوان هەیە کەسی زۆر باشیانتیایە و زۆر هاوکار بوون من ڕێز و حرمەتم هەیە بۆ ئەو برایە ئەمە ئیشی ئاسایش نییە من ویستم لە پێشووترا ئیشارەت بەوە بم کە ئەمە بکە بەڵام ئاسایش لە باگراوەندی ئەو لۆدە زۆری کە کەوتۆتە سەر ڕێکخراوەکان و ناژێنە ناو بنکەکانی پۆلیسە بۆی کوشتنی لێ نەکەوێتەوە بۆی هەڵوەشانەوەی خێزانی لێ نەکەوێتەوە لەبەرەوەی ئەو هەموو ماڵوێرانی لێ نەکەوتۆ ناچار ئاساییژە ماکاگینە ئیشەکەی ئەوان ناقانونی ئەمە ئیشی پۆلیسە بۆ یەگەرێمە سیستمەکە بگۆڕین ژنیش خۆی نایەت بەڵام کەسێکی تر کەوتم ئەو شخصێتە معنەویە بێ محکەمە یاخ بەپێی قانون تهدید کرێت چییە کە بێ لە بری ئەوان دعواکە بکە ئیجراعاتەکە بکە ئەو کاتە ناوەکەش کەشف نەبێ دەموچاویشی نەناسرێت ئەمە کێشە زۆر باشە گوڵان خان باسمان لە یاساکان کردونا بێشت باس لەوە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیمان هەیە یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنمان هەیە هەمیشە دەوترێت یاسا هەیە و یاسای جوانمان هەیە بەڵام خەلل وە کێشە لە جێبەجێکردنی یاساکاندایە یاسای خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن مەودای جێبەجێکردنی لە هەرێمی کوردستاندا چۆنە؟ یاسای خراپ بەکارهێنانی ئامێرە پەیوەندەکان کاتێک کە کەسێک کچێکیان هەر ژنێک تووشی کێشەیەک ئەبێت علاقەیەک دروست ئەکات لەم کاتەیە کە پنا ئەباتە بەر دادگاکان سکاڵای خۆی تۆمار ئەکات لە بنکەی پۆلیس زۆر بە خۆشحاڵیەوە کاتێک ئیفادەی کەسەکە وەرەگرێت ئەمە چونکە حەقێکی شخصیە بە شخصی کەسەکە ئەبێنرێ نەک ئەوەی کە هەمووی دانیشێ بە دیارەوە ئەم ژنەچی بەسەر هاتووە یان ئەم شتە نا بەو زەقیە نییە نەخێر کەسەکە بە شخصی ئەبێنرێ و ئیفادەکەی لێوەرە دوای ئەوەی کە ئیفادەکەی لێوەرەگیرێ کەسەکە ئەبرێتە بەردەرکات ئەمە ئیجراءاتی دادگا بەم شێوازەیە بۆ ئەوی دادگا بگاتە ئەو قەناعەتەی کە ئەم کەسە خاوەنی حەقا تا بەدەستی بێنێ حەقەکەی دوای ئەوەی کە دادگا بینی و ئیفادەی لێوەرگیرا لە بەردەم حەق عەدلیەکەیە دوای ئەوە داوای بەڵگەکانی لێ ئەکرێت ئەمە ئیجراءاتن بۆ ئەوی محکەمە بگاتە قەناعەتی خۆی و کەسەکە حەقی خۆی وەرگرێ دوای ئەوەی کە بەڵگەکان کافین بۆ ئەوەی کەسەکە بگا بە حەقی خۆی ئیحالاکرێ هەواڵاکرێ بۆ دادگای بەرزتر لەو کاتەیە ئەو ژنە یان ئەو کچە کە بووە بە قوربانی بۆی هەیە لە بەردەم دادگا داواکاری بەرزکاتەوە بڵێ من ئەمەوێ دادگایەکەم بەنهێنی بێ لێرە دادگا ڕەزامەند ئەبێت چونکە ئەمە پەیوەندی بە ئادابی عامەوەیە لەبەر حرمەتی ئەو خێزانیان لەبەر حرمەتی ئەو ژنە ئەتوانێت دادگاکەی بکۆ بۆ بکە بەنهێنی دوای ئەوەی کە کافی بوو بەڵگەکان لێردا ئەم کەسە حکم ئەدرێ بەپێی مادەی دوی خراپ بەکارهێنانی ئەمریکای گوڵان خان کاتێک کە تۆ لە ڕێگەی پیجێکەوە کەسێک یاخود لە ڕێگەی ئەکاونتێکی ساختەوە هەڕەشەی لێ دەکرێت و قسەی نەشیاوی پێدەوترێت ئەمە دەچێتە چوارچێوە یاسای خراپ بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن؟ بەڵێ چونکە ئامریکانی خراپ بەکارهێنانی ئەمریک پەیوەندیەکان ئەکرێت لە ڕێگەی سوشیال میدیاوە بێ ئەکرێت لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتەکانەوە بێ یان ئەکرێت لە ڕێگەی پەیوەندیەکەوە بێ یان ئەکرێت لە ڕێگەی ریسالەیەکەوە بێ کە بەدەستی بۆت بێت ئەمانە هەمووی ڕێگەکانن کە قانونەکە دیاری کردو ئەگەر کەسێک لە ڕێگەی ئەکاونتێکی نەناسراوە تهدید بکرێ یان ڕسمێکی بڵاو بکرێتەوە بۆی هەیە ئەو کەسە سکاڵات و مارکە لەسەر ئەو ئەکاونتە بەداخەوە باشە یەک پرسیاری گوڵان ئێمە لە ناو دادگای بەشێکمان هەیە بتوانێت ئەم ئەدمینی بۆ نمونە ئەم پەیجانە یاخود ئەم ئەکاونتانە بدۆزێتەوە زۆر بەشێکمانێ ئایتی بێ تایبەت بێ بەوەی کە تۆ بتوانیت ئەم نەگەشتوێنێتە ئەو ئاستەوە کوولانەخان ئاماژەی پێەیە ئێمە فیئەیەکی تایبەتمان تا ئیسا لە ناو دادگاکانە نییە کە بەشی ئایتی بێ خێراکە لەسەر دۆزینەوەی ئەکاونتێ بکات تۆ هەموو ئیجراعاتەکان ئەبڕیت ئەکاونتەکە سکاڵای لەسەر تۆمار ئەەکەی لەوانەیە ئەکاونتەکەشدا بخرێت تۆ بەشێکمان هەیە پێڵەن بەڵگە و تاوانەکان تۆ ئەتوانی ڕسمێم ئەکاونتە ئەنێری بۆ بەڵگە و تاوانەکان بەڵگە و تاوانەکان بەپێی تواناکە لەسەر ئەکاونتەکە ئەکەن بەڵام بەپێی پێویست نییە چونکە فیئەیەکی تایبەت نییە لە ئایتی تا بە دوواداچوونی بۆ بکات کەسەکە بگا بم ئامانجی خۆی ئەمە کێشەکەیە خات و لانە
کۆمنتێک هاتۆ باس لەوە کات ئەڵێ ئەو یانانی کە شەوانە لەیلیەکان ئەڵێ شەوان جمەی دێت ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە ئەم کەیسانە ڕوو لە زیادبوون بکات هەر لەسەر ئەو کۆمنتە من باس ئەگەر لەو باندانە بکەین ئێوە چۆن بە دوواداچوون بۆ ئەو بانداناکەن ئەو ڕەنگە ئەمەش هۆکارێک بێت ئەم نادی شەوانی کە لە کۆمنتەکەدا باس کراوە هۆکارێک بن بۆ ئەوەی کە باندەکان لەوێ کۆ ببنەوە یاخود بتوانن کار لەسەر ئەوە بکەن کە خەڵکی تر بهێنە ناو باندەکانەوە ئێوە چۆن کارتان لەسەر ئەوە کردووە کە بزانن کێ لە پشت ئەم باندانەوەیەوە کێ لە پشت ئەوەیە کە کاتێک کچێک بۆ نمونە لە ناو خێزانەکەی خۆیان کێشەیەکی ئەبێت ئەمانە دەیهێنە لای خۆیان و داڵدەی دەدەن و دواتر بەلاڕێدا دەیبن و تووشی کاری خراپی دەکەن بە دوواداچوونی ئێوە چۆنە لەسەر ئەو بابەتە بڵێ ئەگەر ئێمە کەسێک هەبێ سکاڵامان پێ بدا یاخود هەواڵدەرێک هەبێ هەواڵەکەمان پێ بدا بەنهێنی بێ یاخود بە ئاشکرا بێ یاخود لە ڕێگەی 190 بێ ئەو کاتە ئێمە دەست بەجێ دەتوانین بە دوواداچوونی خۆمان بکەین بۆ گەیشتن بەو کەسەی کە بۆتە قوربانی لەناو باندەکە زۆر جاری وا هەیە ئافرەتێکە کێشەیەکی لە دەست قەوماوە یاخود با بڵێن هەڕەشەیەکی لەسرە مەترسیەکی لەسرە ڕەوانەی با بڵێن سنتەر دەکرێت یاخود شەڵتەر دەکرێتن یاخود با بڵێن بند دەکرێتن لە ناو گرتوخانە ئەو کاتە لەوێ دەتوانێت چەند کەسێک لێ کۆ دەبنەوە دەتوانن کاری کڕین و فرۆشتنی پێ بکەن بەبێ ئەوەی ئەو کەسە هەست بەخۆی بکاتن یاخود دەبنە کەفیلی زۆر جارەوە هەیە کەسێک ئەو کەسانە باندی تر دەناسن لە دەرەوە دەیهێنن دەیکەنە کەفیلی ئەو شخصە و دەیهێنە دەرەوە ئێمە زۆر جاری وا هەیە ئافرەتانمان لەلای دیارە هەر ئافرەتێک هەڕەشە و مەترسی لەسەر ژیانی هەبێت تاوەکو هەفتانەمان هەیە مانگانەمان هەیە هەتا 6 مانگمان هەیە ساڵانە هەیە بە دوواداچوونی بۆ دەکەین دائیمەن لە هەواڵی ژیانی دەپرسین و دەهێنن ناونووسنگەکانی خۆمان بەڵام زۆر جاری واش هەیە ئافرەت هەیە دەڵێتن ئەم بانگم مەکەنەوە بە هیچ شێوەیەک نامێ بێمەوە ئێرانە و دەمەوێت دەربچم با بڵێن لە ڕووی یاساییەوە تەمەنی خۆم لە سەروی 18 ساڵە و ئارەزوی خۆمەوە دەردەچم لێرانە ئێمە ناتوانین بە زۆری ئەو کەسە بینەوە ئێرانە زۆر جاروا هەیە ئەو کەسە خۆی التحاق دەقەیە و پەیوەندی دەکاتن بە یانەیەکی لەش فرۆشەوە یاخود لە یانە شەوانەکان بە پارە بێ یاخود لە بری لەش فرۆشێک بێ یاخود لە بری هەر کارێک بێ لە ڕووی بڕەپارەیەک بێ دەچێت ئەو کارە دەکاتن جا ئەگەر لەلایەن هاوڕەکەی خۆیەوە پەیوەندیمان پێوە بکرێ یاخود ئەگەر لەلایەن کەسێکی ترەوە ئەوە برانمان لە پۆلیسی نەژدە فریاکەوتن دەتوان ئەو کەسەمان بۆ بێنە لامان یاخود ئەو کەسە خۆی بێتە لامان ئەگەرنا ئێمە بە دوواداچوونەکانمان بەو شێوەیە بەڵێ ئەلانە خان کۆمنتێک بۆ جەنابەت هاتووە محەممەد کاروان ئەڵێت سڵاو ئێمە کەیسێکمان لای لانەخانە مانگێکە لە شێڵدەرە یەک دەنگ یارمەتیمان نادات باوکی چەند جار هاتووە بۆ لای کەس یارمەتی نادات ئەوان یارمەتیمان نادەن کچەکەمان وەربگرینەوە وەڵامی ئێوە چێ بۆ کۆمنتە وڵاهی ببوورە نەمزانی ناوەکەی چی بوو بەڵام ئێمە ئافرەتمان هەبێت لە شەڵتەر بە قسەی خانەوادەکەی ئێمە ئافرەت نادێنەوە خانەوادەکەی خۆی ئەگە بزانین مەترسی ئەگەر هەموو خانەوادەکەشی پەنجەمۆر لەسەر بەڵێ دڵنیا نەبین 100% ئەو کەسە مەترسی لەسەر ژیانی هەیە نایدێنەوە ئەگەر باوکی بێ دایکی بێ برای هەر کەسێکی نزیکی بێ بزانین متمانەی 100% لەلا دروست نەبێ ئەو کەسە پشتڕاست نبینەوەلەوەی هیچ هەڕەشەیەک لەسەر ژیانی نێ بە هیچ شوەیەک ناتوانین بیدەینەوە إلا لە حاڵەتێک ئافرەتەکە بۆ خۆی پەنجەمۆر بکە و بڵێ دەمەوێت دەربچمە لای فلانە کەس ئەو کاتە ئێمە توانە ئێمە نییە ئەو کەسە بە زۆری لە شەڵتەرەکان بهێڵینەوە ئەگەرنا دەرگای ئێمە وڵایە بە هەموو شوەیەک ئەمە هاوکاری هەموو کەسێکمان کردووە. لانەخان کۆتا قسەی جەنابتان بە کورتی بێ سوپاس دەکەم. زۆر سپاس دەستان خۆش بێ بۆ بەرنامە جوانەکەتان هیوادارم هەموو تاکێک لە هاوڵاتانی هەرێمی کوردستان دوور بن لە خراپ بەکارهێنانی سوۆشیال میدیا و ڕاگەیاندن بەڕاستی ئەو کەسێک کە با بڵێن لە دەرەوە جارێک کارەکە دەکا هەستی بەوە نەکردووە کاتێک کە دەستگیر دەکرێت و بند دەکرێت و کاتە هەست بە پەشیمانی دەکا بەڵام پەشیمانی ئەو کاتە دادی نادا بۆیە داوە لە کچان و ئافرەتانی هەرێمی کوردستانیش دەکەم چاوکراوە بن هۆشیار بن بابڕۆنە سەر پێیجەکانی هۆشیارکردنەوەی بەڕێبەراتی تونند و توێژی یاساکان لەوێ هەیە و هەموو ئافرەتێکیش خۆ عەقڵی پێداوە دەبێ بەکاری بهێنێتن بزانێ ئەو وێنەی خۆی بۆچێ دەنێرێتن و چۆن تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاردێنێ و هەروەها داواشم لە وەزارەتی ڕۆشنبیری و لە وەزارەتی پەروەردە هەیە بەرنامەکانیان چڕ بکەنەوە لەسەر ئەوەی کە خاصەتەن قوتابیان بە تایبەت لە ناو هۆڵەکانی با بڵێن پۆل مامۆستایان با بڵێن هۆشیاریان بکەنەوە داوا لە توێژەری کۆمەڵایەتی و دەرونی بکەن لە توێژەری یاسایی بکەن و هەروەها داوا لە بەڕێبەراتێکە ئێمە بکەین دێن هاوکاریان دەکەین بۆ ئەوەی هەموو قوتابیەکانمان هەموو ئافرەتان و کچانی کوردستان دوور بن لە هەموو هەڕەشە و مەترسێک بەهۆی سوۆشیال میدیاوە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆڕی ئەلکترۆنی.
دەستان خۆش بە زۆر سواز گوڵان خان ئەگەر بە کورتی جەنابیشتان کۆتا قسە پەیامی من بۆ وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە داواکارم لێرەوە کە فلتەرێکی تایبەت هەبێ بۆ میدیاکار و ڕۆژنامەوانی کە ئەو فلتەرە لەسەر کاری تەندروستی کار بکواتە بەپێی مادەی دووەکە کار بکات هەموو ئیتیکێتی ڕۆژنامەوانی بەکار بکات. دەستەکان خۆش بێت شیناخان ئەگەر بە کورتی بێ منەمەوێ کۆمەڵی شر بڵێمێکی لەوانە لە ناو سجناوکو و خاتولانە ئاماژەی پێکرد گەورەترین کێشەمان هەیە زۆر جار ژن لەسەر کێشەیەکی خێزانی یاخود کێشەیەکی شەڕێک یان مخالەفیکی سیارە ئەگیرێ بەڵام لە ناو سجنەکانە بوونەتە نێچیری باندە لەش فرۆشەکان لەوێ و هاتونە دەرۆتی وەکدان لەبرێت ناو سجنیشە بەپی تاوانەکان بەپی مادە قانونیەکان بەپی مخالەفەکان جیانەکراوەوە هەمووی تێکەڵەوەی کتر لە خەلەکانی سیستمی سجن و محاکمەکانی ئێمە کۆنتڕۆل ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە چۆن بکرێت ئەبێت ئەمانە بەو شێوە بەربڵاوە بێ سەرەوبەرە نەبێ بەڵکۆ بێت سیستمێکی باشمانە بێ گەرێمە چەند کەسێک لەوانە کە ئەم تاوانانە ئەنجامێن بینین لەسەر ئەم شاشانەوە عەرزی بکەین بۆ خەڵکی ئەوە سزادران ئەوە ئەم مخالەفەیان کردووە لەبەرێکە ئیشی قانون چی و ئیشی ئێمە چێکە ببێتە ڕادعێک خەڵک چاولێکەری بکە بەڵام هەتاوەکو خەڵک سزانم دێت لەسەر ئەمە ڕۆژانە هەزارەهای تر ئەم کاراکەن و ئەبێ یاساکان من پێداچونەوەی بکەن لا یازال هەموو یاساکانی ئێمە بەپێی قانونی ساڵی 1950 کە 50 ساڵ زیاتر 70 ساڵ تێپەڕیوە بەسەریا هەمان یاسا بەکارێنین ئێمە ئەبێمانە گۆڕانکاری بەسەرا بێت و ئەبێت ئەم میدیایانەی کە هەن فلتەرێکی تەواو بکرێ مرۆڤایەتی لەبێەوە پەخش بکرێ نەک چێژبینین و جستە و بەکاڵاکردن و گۆشت فرۆشتن ئێمە بەس گۆشت دەستان خۆش بێ شیلان حەمەنووری توێژەری کۆمەڵایەتی و چالاک لە بواری مافەکانی ژنان سپاس بۆ ئامادەبوونتان وڵان بەختیار عەلی پارێزەر لە ڕێکخراوی ژنان سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان هەروەها ڕایدی مافپەروەر لانا لوقمان شێخ مەمۆندی بەرپرسی نووسینگەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بە ئافرەتان و خێزان لە قەزای خەبات سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتان سپاس بۆ ئێوەش کاتە ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا بەرنامەی داهاتوو بە چاوەڕێکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد وەختەوە